ئەمڕۆ بە سوپاسەوە پێشوازی شاندی برادەرانی پارتیمان کرد. باسەکان باسی بارودۆخی ئێستای کوردستان و عێراق و ناوچەکەمان کرد. بەنسبەت ئێمە یەکگرتو وێڕای سوپاس و ڕێز بۆ ئەو شاندە و بۆ ئەو سەردانە ئێمە داکۆکیمان کرد، جەختمان کرد لەسەر هەڵوێستی خۆمان کە هەڵوێستێکی پێویستە بۆ ئەم قۆناغا کە ئێمە ئۆپۆزیسیۆن دەبین بۆ ئەم خولە، ئۆپۆزیسیۆنێکی کارا و بوێر و کاریگەر دەبین. هەروەکو پێشتر بڕیارمان لێدا بوو کە سەردانی هەموو لایەنەکانی کوردستانی دەکەین. ئێمە لە ناو کۆمەڵگایەک دەژین. ئەو کۆمەڵگای ئێمە سەر ڕای هەبوونی کۆمەڵێک جیاوازی فکری هزری و ئەم جیاوازیانە کە لە ئایدۆلۆژیا و ئایدیای جیاواز پێکاتوین کەواتە ئەحزابی جیاوازش پێکاتون، بەڵام کوردستان و وڵاتی ئێمە و نەتەوەی ئێمە پێویستی بە هەبوونی هەمومان هەیە لە ساحەکەدا و پێویست بەوەیە کە هەمومان چ لە دەسەڵاتدا بین چ لە معارەزەدا بین هەندێک شت بەیەکەوە کۆمان بکاتەوە. ئەویش ئەو بەرژەوەندیە باڵانەی نەتەوەی و نیشتیمانیە کە دەبێت بیان پارێزین.